لە یاریەکانی قۆناغی چوارگۆشەی زێڕینی خولیانە پلەیەکەکانی کوردستان بۆ گەیشتن بە خولی نایاب یانەی سۆران و گارە بەبێ گۆڵ یەکسان بوون. یانەی سۆران لە ناو یاریگای خۆی پێشوازی لە یانەی گارە کرد. یاریەکە لە کەش و هەوایەکی باراناویدا بەڕێوە چوو. هەردوو لا پێویستیان بە سێ خاڵی ئەم یاریە هەبوو. ئەگەرچی لە گێمی یەکەمدا هێڕشی زۆریان کردە سەر گۆڵی یەکتر، بەڵام ئەم گێمە بەبێ گۆڵ کۆتایی هات. لا گێمی دووەمدا ڕاهێنەری یانەی سۆران چەند گۆڕانکاریەکی ئەنجامدا. گۆڕانکاریەکان بوونە هۆکاری چەندین هێڕشی مەترسیدار بۆ سەرگۆڵی یانەی گارە، بەڵام سەرنجام هێڕشەکان بێ ئەنجام بوون. یاریەکەش بەبێ گۆڵ بۆ هەردوو لا کۆتایی هاتوو، هەر یەکێک خاڵێکی یاریەکەی بەرکەوت. یانەی سۆران وەک گۆڕانکاریەک بۆ یانەکەی دوو یاریزانی نوێی میسری بۆ نێویانەکەی هێنابوو. بەشێک لە یاریزانانیش هۆکاری سەرنەکەوتنیان دەگەڕێنێتەوە بۆ ئەم گۆڕانکاریەی لە یانەکەیان کراوە. ئێمە وەکو فەریق سۆران ئەمڕۆن نەمانتوانین سەرکەوتن تۆمارکەین کەچی هەندێکی زۆرشمان ئامادە بوو، فرسەی زۆرمان هێنا کەچی دوو تۆپشمان لە ئاریزەدا، بەڵام ئینشاڵڵا یاری داهاتشمان ناو یاریگای خۆی لەگەر سیروانوێ ئینشاڵڵا لەم یاریە سەرکەوتن تۆمار دەکەین. هۆکاری ئەوڕۆمان بەڕاستی دوو یاریزانمان هێنا، دوو یاریزانی نوێ کە پێویستی نەئەکرد بهێنین بەڕاستی، کەچی نەشمان توانین گۆڵ تۆمارکەین، یاریشی زۆر باشمان کرد. بەڵێ بەڕاستی یاریەک زۆر بەهێزبی لەگەڵ یانەی سۆران لە نێوە هەندەران و یاریگای خۆی بی زختێ زۆر لە سەرمانبی. ئێمەش کە هاتین ڕاستی بۆ سێخاڵ هاتین، بەس کە هاتین ئێرە لە تایمی یەکەم ئێمە زۆر باشتر یاریمان کرد، بەس لە تایمی دووەمە تۆزێکی لاکی پێمانەوە دیار بوو، بەرگریەک زۆر باشمان کرد، زختێ زۆر لە سەرمامی، بەس یاریەکەمان بە کۆتاییەنە بۆوار لایەک یەک خاڵ بە خاڵێکش ڕازی بووین تا کۆتاییەکەی. بەم ئەنجامە هەردوویانە بە کۆکردنەوەی 5 خاڵ لە پلەی دووەمدان، بەڵام سۆران بە جیاوازی گۆڵ لە پێشەوەیە. ئێستا هەلی ئەم دوویانەیە وەکو یەکە بۆ گەیشتن بە خولی نایابی کوردستان، کە هەر یەکێک لەم دوویانەیە دوو یاریان بەرامبەر خاک و سیروانی نوێ ماوە ئەنجامی بدەن. ئازادۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.